سڵاوتان لێوێ ئازیزان لە بەرنمەیەکی نوێ جێوار بین ئێنە خزمەتان لە پرۆگرامی ئەمجارەی جێوار هاتوونەتە سەردانی یەکێک لە شوێنەوارە دێرینەکانی کوردستان، یەکێک لە شاکارە مێژوویەکانی ئەم نیشتیمانە جوانەمان ئەویش شوێنەوار و پەیکەرە تاشراوە یاخود بەردەنیگارەکەی میرقۆلیە لە چیای پیرەمەگرون. بۆ هیوایین هاوڕێ و هاوسەفەرمان بن تاوەکو گوزەرێکی مێژووی بە شوێنەوار یاخود بە مێژووی شوێنەوارەکەی میرقۆلیا بکەین بۆ هیوایە سوودێکی هەبێ بۆیەوە و هاوڕێ و هاوسەفەرمان بن. بەڵێ جوگرافیای بەردەنیگارەکەی میرقۆلی یاخود بەردەنیگارەکەی چیای پیرەمەگرون ئەگەر با بڵێن هەڵکەوتەی جوگرافیایەکەی لە ڕووی شوێنی جوگرافیایەکەیەوە لە چیای پیرەمەگرونە لە باکووری گوندی زێوێ. تەمان گوندی زێوێ سەر بە ناحیەی پیرەمەگرونە لە قەزای دووکان. ئێرە ئەکاتە 34 بۆ 35 کیلۆمەتری خۆرهەڵاتی سنتەری پارێزگای سلێمانی. وەگە بینین بەردەنیگارەکە لە بەرزایی کێوەکەوە لە لاپاڵێکە تاشراوە و بۆ گەیشتن بە کێوەکە ئەبێت ڕێگایەکی هەڵدێر و هەوراس کە زۆر هیلاکە بی 2 سەعات پیادەڕەوی جا ئاگەیتە لای. بە حکمیەوەی هەڵکەوتەی جوگرافیاکەی لە بەرزایی چیاکەیە لە کۆتایی چیاکەیە ئەبێ بە لاپلا و بە شێوەی زیگزاکی ڕێگاکە کە ڕێگایەکی با بڵێن پیادەڕەویە و تااقەت پڕوکێنە تاگەیتە لای بەردەنیگارەکە. ئەمەش نیشانەی ئەوەیەکەوە لە کۆنا هەڵکەوتەی جوگرافیایەکە یاخود هۆکاری تاشینەکەی لێرە هەر خودی جوگرافیاکەشی ڕۆڵی هەبووە بەهۆیەوەی کەوە جوگرافیایەکی جوان و سەرکەش و دڵڕفێنەوە هەروە کۆمەڵێک کانی لێ بووە بەڵام بەداخەوە ئێستا وشبوون لەگەڵ کۆمەڵێک داروبار و چڕیەکی زۆری هەیە، دارستانێکی زۆری هەیە. سروشتێکی جوانە بەردەنیگارەکەش لە کۆتایی چیاکەیە کە ئیشەڵا هاوڕێ و هاوسەفەرمان من بۆ بچین بیبینین. بەڵێ هەر لەو پاشماوە شوێنەواری و شوێنە مێژویانە لە نزیک پەیکەرەکەی میرقۆلی وەگە بینین شورایەکی بەردینی زۆر بەهێزمانەیەکەوە ئێستاکە بەشێکی بناغەکەی ماوەتەوە وەگە بینین تقریبن 2 مترێک پانی هەیە بەڵام دیار نییە لە کۆنا چەند بەرزبووە بێگومان ئەبێ زۆر بەرزبوو بێ بە حکمیەوەی کەوە ئەو بناغی ماوەتەوە لە خۆرهەڵاتی پەیکەری میرقۆلی کەوا لە دەسەڕاستماناوای لێرە وەها لە دیوی ئەو بەریش لە هەردوو بەرەکەەوە جۆرێک لە جۆرەکان شورا بۆ ئێرە کراوە. ئەمەش نیشانەی وەروەها کۆمەڵێکی تر لە بەڵگەی مێژووی و شوێنەواری گرنگن کە هەر بۆ گەواهیدەری بوونی ژیانێکی دێرینە لێرەیە و هەروەها ڕۆڵی سەربازیانەی ئێرەوەکرێ. ئەمە لە خۆنا جۆرێک لە جۆرەکان لە کاتێکی دیاریکراوە مەیدانی شەڕ بوو بێ و بۆ حاڵەتێکی با بڵێن نەخوازرا و ئەم شورایانیان دروست کرد بێ یان هەر خودی پەیکەرەکەش دەرەنجامی ڕەنگە داستانێکی مێژووی بوو بێت لەوێ نەخشاندویانە وەگە بینن ئێستاکە بەشێکی زۆری شوراکە ماوەتەوە کە لە بەرزایی شاخەکە یان لە لووتکەی بەرامبەرەوە ڕاست بۆ خوارەوە دەداتەوە لووتکەی بەرامبەر بە جۆرێک ئەم دەربەنە یاخود ئەم دۆڵەیکەوە ئەچێتە لاپاڵ بەردەنیگارەکە بە جۆرێک قەتعەکات یاخود ئەی بڕێت. ئەمەش بۆی بە ئاسانی لەو بەرەوە نەتوانی بیتە ئەمبەر ئێمەکەوە ئێستاکە لە سنووری بەردەنیگارەکەین بۆ هیوایین بتوانین بە شێوازێکی جوان کۆمەڵێک دیمەنی بەردەنیگارەکەش ببینین. ئەگەر لەگەڵمان بین بچینە لای بەردەنیگارەکە.
بەڵێ وەگە بینین ئەمە نەخشەکەی یان با بڵێن بەردەنیگارەکەی یان مەنحوتەکەی میرقۆلیەکەوا بە میرقۆلی ئەناسێ لە چیاکانی پیرە مەگرون. داستانی ئەم نەخشە ساڵی 1999 خوێندکارێکی گوندی زێوەیەکەوە لێرەیە گوزەرەکە بە هەر هۆکارێک هەبێت بۆ یەکەمین جار ئەم بەردەنیگارە یاخود ئەم مەنحوتەیە ئەبینێت ئەدۆزێتەوە پاشان باسکردنی و هەروەها گەیشتنی بەلایانی پەیوەندیدارەکان و سەردانکردنی کۆمەڵێک شوێنەواری چ ناوخۆیی و بیانی ئەم شوێنەوارە وەکو یەکێک لە شوێنەوارەکانی دێرینەکانی عراق و کوردستانە ناسێ بەتابەت دوای ئەوەی کەوا تیمێکی ئەڵمانی فەڕەنسی سەردانی ئەم بریتانی ببورن ئەڵمانی بریتانی سەردانی ئەم شوێنەوارەیەکەن یاخود ئەم بەردەنیگارە ئەبینن بە یەکێک لە شوێنەوارە مێژوویەکانی کوردستانی ئەناسێن و وەروەها وەکو یەکێک لە پەیکەرە نەخش و نیگارە شاکارە جوانەکانی کوردستان لە ناو فەرهەنگی شوێنەوار و ئەتڵسی شوێنەواری عراقی ئێستاکەش ناسێنراوە یاخود پێناسەکراوە گەبینن ئەمەش بەردەنیگارێکە یاخود وێنەی پیاوێکە کەوا لەسەر ئەم لاپاڵی چیان نەخشێنراوە لە دیمەنەکانە بە جوانی دەرەکەوێت ئەمە بە شێوەیەکی گشتی وەکو یەکەمین دەرکەوتنی مێژووی ئەم یاخود کەشفبوونی ئەم شوێنەوارە لە ساڵی 1999 ئەدۆزرێتەوە یاخود کەشف دەکرێتەوە ئەم بەردەنیگارە لێرەیە تاشراوە ئەمەش بەگومان بەهۆی سەختی ناوچەکەوەیە وەگەزانین لە ناو دارستانێکی چڕ لەو چیا سەربەرزانەیە کەم کەس دەتوانێت بێت ئەم بەردەنیگارە ببینێ یاخود ئەگەر ئەم ڕۆژ بتەوێت بیتە ئێرە دەبێت زۆر هیلاک بی تاوەکو ئەم نەخش و نیگارە ببینی. دەربارەی مێژووی ئەم بەردەنیگارە یاخود ئەم مەنحوتەی چیاکانی پیرە مەگرون یاخود مەنحوتەی میرقۆڵی بێگومان لەبەرەوەی هیچ نووسینێک لەسەری نەنووسراوە و هەروەها پاشەوەی لە وتمان لە نزیک 50 مەتری ئەم بەردەنیگارەوە کۆمەڵێک هەڵکۆڵین کراوە لە لای ئەو شورا و ئەو کۆمەڵێک پاژماوەی بیناسازی ماوەتەوە لەلایەن شوێنەوارناسانی کوردستانەوە کۆمەڵێک پارچە گۆزە و کۆمەڵێک سەرڕموتی دۆزراوەتەوە کەوا بەپێی مێژوو بەپێی ئەو لێکۆڵینەوەی بۆیان کراوە بۆ دەورانی ئەشکانی و هەروەها دواتری سەردەمی ساسانی ئەگەڕێنەوە وەروە بەپێی تایبەتمەندی و هونەریەکانی ئەم بەردەنیگارە ئەتوانین بڵێن مێژووی ئەم بەردەنیگارە یاخود ئەو مێژووی کەوا شوێنەوارناسان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ بەردەنیگارەکەی میرقۆڵی دایانناوە لە هەزارە یەکەمی بەر لە زاین و بە تایبەتیش سەردەمی دەوڵەتی ئەشکانی یاخود ئیمپراتۆریەتی ئەشکانی وەکو یەکێک لە ئیمپراتۆریەتە کۆنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود کەواسنتەری فەرمان ڕەوایەتێکی لە ئێرانی کەونارا و سەرزەوی ئێرانی ئێستا بووە و بەشێک لە کوردستانیان بە ئەو شوێنە جوگرافیایی کەوا ئێستاکە ئێمە لێن بۆ ماوەیەکی دوو درێژانە توانین بڵێن بە تەواوی درێژایی فەرمانڕەوایەتی ئەشکانیەکان و دواتریش ساسانیەکان بەشێک بووە لەو دەوڵەتە یاخود ئێرە وەکو هەرێمێک و وەکو ساتراپێکی ئەو دەوڵەتانە هەژمار کراوە ئەتوانین بڵێن ئەم بەردەنیگارە زیاتر لە هونەری ئەشکانیەکانە چێ بەتابەت کڵاوەکەی و تاجەکەی سەریکەوە هەمان ئەو تاج و کڵاوەیەکەوە پادشاکان و دەسەڵاتدارەکان و پادشازادەکانی دەورانی ئەشکانی کەوا لەسەر دراوەکان و لەسەر مەنحوتەکانی تری هاوشێوەی کەوا هەیانە ئەبینێت بۆیە ئەو مێژووی کەوا بۆ پێکەری میرقۆڵی دانراوە یاخود بڵێن بە مێژووی ئەم پەیکەرە ئەناسرێ بۆ سەردەمی ئەشکانیەکان دانرێت یان هەزارە یەکەمی یان نیوەی دووهەمی هەزارە یەکەمی بەر لە زاین بە تایبەتیش سەردەمی ئیمپراتۆریەتی ئەشکانی وەگەزانین ئیمپراتۆریەتی ئەشکانی لە ساڵانی 226 بەر لە زاینەوە دەست دەکەن بە فەرمانڕەوایەتی تا 226 زاینی ئەو 400 سەدەیەکەوە لە ناوچەکانی ئێرانی کەونارا و سەرزەوی زۆری کوردستان فەرمانڕەوایەتیەکەن کۆمەڵێک بەردەنیگار و کۆمەڵێک شوێنەواریان لە جۆی خۆیان بەجێ ماوە ئەکرێ ئەم بەردەنیگارەی میرقۆڵی یاخود ئەو نەخشەی چیاکانی پیرە مەگرونیش هاوسەردەمی با بڵێن یاخود بۆ ئەو سەردەمە بگەڕێتەوە ئەوەشمان ناوێت لە یاد بچێ وتمان لە نزیک
ئەم پەیکەرە یاخۆ دەتوانین لە سنووری جوگرافیای ئەم پیکەرە ئێمە پەیکەر و نەخشە بەردەنیگاری تریشمانەیەکەوە بە هەمان شێوە کانێکشان نووسینیان لەسەرەکەوە باس دەکرێن ئەگەڕێنەوە بۆ هەزارەکەمی بەر لە زاین ئەمەش زیاتر وەکو بەڵگەیەکی پشتڕاستکەرەوە بۆ مێژووی کۆنی ناوچەکەەوە بێگومان ئەم ناوچەیە ناوچەیەکی مێژووی دێرینە هەر لە نزیک هەر لە ناوچەی پیرەمەگرون هەر لە چیاکانی پیرەمەگرون لە ناوچەی خۆراوای گوندی قەرەچەتانە بین دیسانەوە هاوشێوەی ئەم پەیکەرە پەیکەرێکی مانەیەکەوە بە پەیکەری چیای ڕەبەنە ناسرێت بە هەمان شێوە هەر بەهۆی چیاکەوە ناوینراوە پەیکەری ڕەبەنە کە لە ڕووی پێگاتە و جلوبەرگەوە تا ڕادەیەکی زۆر نزیکێکی هوەری زۆر لە نێوان جلوبەرگ و حاڵەتی وەسانیان هەیە کە بە هەمان شێوە ئەمەش وەکو درێژە پێدەر یاخود زنجیرەیەکی مێژووی ناوچەکە ئەناسرێت ئەمەش بێگومان وەکو مێژوویەکی گرنگی ناوچەکە هەژمار دەکرێت. ئەگەر لە ڕووی پێکهاتەوە باسی ئەم بەردەنیگارە بکەین کەسایەتێگە بینین یاخود شخصێگە بینین لە ڕێگەزی نێر یاخود پیاوێکە هەنگاو دەنێ یاخود ڕۆ باکوور وەستاوە نەک لە حاڵەتی هەنگاونانە بەڵکو لە حاڵەتێکایە هەست دەکرێت لە ڕۆشتنایە بەڵام بە شێوەیەکی کەوا جوان هەنگاوەکانی لە ڕێکی یەکن وەگەبینی قاچەکانی هەر لێرەوە هەتا خودی قاچەکانیشی نەخشێنراوە یاخود هەڵکۆڵینی بۆ کراوە وەوا دەرەکەوێت کەوا قاچەکانیشی جلی ژێرەوە یاخود با بڵێن ئەو جۆرەشی کەوا هەیە ئێرەش جلی لە بەرایە جلێکی با بڵێن تا ڕادەیە گزوستانانەی لە بەرایە و هەروەها بە شێوەیەکی ڕاوەستاوی کەوا دەستی ڕاستی بەرز کردوێتەوە و وەروەها چاکەتێک وەکو لە جۆرێکی چاکەتی کەوا جلوبەرگی زیاتر پارسی کۆن یاخود جلوبەرگی ئەشکانەکان وەگە بینین لە بەریایە ئەوەی زۆر گرنگە لێرەیە سەرنجیبین بەشی سەرەوەیەتیکەوە ناوچاوی هەرچەنە بەشێکی تێکچوو یاخود شێوێنراوە بەداخەوە بەڵام ئەوەی زۆر گرنگە بەشی سەرەوەیەتیکەوە کڵاوەکەی و تاجەکەیەتیکەوە ئەم جۆرە لە تاج وەکو تاجێکی دوو بەشیکەوە لە پشتی سەریوە دەرچووە کە ئەم جۆرە لە تاجانەش زیاتر تاجی دەسەڵاتدار و بەگزادە و هەروەها سەرپەرشتیاری ساتراپەکانی هەخامەنشی ببورن ئەشکانیەکان کەوا ئەمانش ئەو جۆرە لە جلوبەرگیان بەکارێناوە بە شێوەیەکی گشتی جلوبەرگەکەی تا ڕادەیەک جلوێکی زستانەی لەبەر کردووە بە شێوەیەکی کەپس واتە تەواوی پێکهاتەکەی دەرەکەوێتەوە جلی سەرەوەی بە شێوەیەکی ڕیکۆتێکی درێژ دەرەکەوێتەوە لێرەوە ئەمە کۆتایی بەشی جلوبەرگەکەیەکی تا بەشی سەرەوە لێرەش دەستی ڕاستی دەرەکەوێت لەگەڵ ئەو با بڵێن جۆرە لە پشتێنە یاخود لەو قماشێکەوە لە دەستیایەتی بە شێوەی دووپاشە بەسەر ڕێکۆتەکەی هاتوۆتە خوارەوە و هەروەها کەسایەتێکە ڕێشی هەیە وەروە کڵاوێکی خڕی بەرز با بڵێن سادەیە لەگەڵ ئەو تەسریحەی کەوا بە شێوەیەکی دوو پارچەی لە پشتی سەریەوە دەرکەوتووە بە شێوەیەکی گشتی پێکهاتەی پەیکەرەکەکەوا بە پانایی 1 مەتر و چەند سانتیمێک وەروە بە بەرزی 2 مەتر و 20 سانتیمێک هەڵکۆڵراوە تقریبان بەداخەوە ئێستا بەشی ژێرەوەی پەیکەرەکە دیارە ئەبێ قاچاقچیانی ئاسار هەوڵیانیا بێت تێکی بن بۆ ئومێدی دەستکەوتنی هەنێک پاش ماوەی شوێنەواری گرانبەها بەڵام دیارییان دەست نەکەوتووە شێوێنراوە بە شێوەیەکی گشتی 1 مەتر ئەگەر ئێرە تێک نەچووبایە 1 مەتر لە ئاستی بناری شاخەکە بەرزترە هەڵکۆڵدراوەتە ئەگەر بیت لە بناری چاکە بۆسی ئەو بەشەگەر تێک نەدرایەگەر لێرە بۆستیتایە تەنها 1 مەتر فاسیلەی هەیە لە براری چاکە هەڵکۆڵدراوە بە شێوەیەکی گشتی بەردەنیگارێکی ناوازەیە یەکێکی تر لە مەنحوتە زۆر گرنگ و شوێنەوارە دێرینەکانی کوردستان بۆ هیوایین کەوا ڕێگاکەی تۆزێک کاراسانی بۆ بکرێ گەر بە شێوەی قادرمەی سادەش بێتەوە بە شوێنەوار ناسانی یاخود هاوڵاتیان و گەشتیانان بتوانن ئەم شوێنەوارە مێژویانی وڵاتەکەمان ببینن لەبەرەوەی هاتن بۆ ئەمە لە ئێستادا زۆر قورسە یاخود زۆر سەختە گەیشتن پێی بە شێوەیەکی گشتی پێکهاتەکەی ئەم پێکهاتەی بەردەنیگارەکەی با بڵێن میرقۆڵی بوو کەوا وتمان کەسایەتێکی پیاو دەرەکەوێ بەجلێکی کاملی زستانانەوە بە تاجێکی خڕی شێوە ئەشکانی و وهروە تەسریحەیەک لە کڵاوەکەی کەوا بە شێوەی دووپەل دەرچووە ئەمە پێکهاتەکەیەتی تا ڕادەیەکی قوڵایەواتە لە ناوە وەکو شێوە
غائیرێک هەڵکۆدرا و اینجا بە شێوەی بارز دەرکەوتوتەوە گەبینی لێواری هەیە ئەمە شتا ڕادەیەک پاراستویەتی لە هەنێک دیاردەی سروشتی وەکو باران و یاخۆت کۆمەڵێک لە کاریگەریەکانی هەوا خۆشبەختانە بە باشی ماوەتەوە تا ئێستا کەش. بەڵێ ئازیزان وەک زانن ئەمە پەیکەرەکەی میرقۆڵی بوو وەک پێشتر باسمان کرد لە خواری ئەم پەیکەرەوە یاخود با بڵێن لە هەنێک شورا و هەنێک پاشماوەی شوێنەواری و هەنێک جێگەدەستی مرۆڤ ئەبینێت هەموو ئەمانش وەک گوتمان بەڵگەی مێژووی وەروە دێرینی ئەم ناوچەیەن. ڕەنگە زۆرمان ئەو پرسیارەمان لا دروست بوو بێ بۆچی ئەم پەیکەرە لێرەیە نەخشێنراوە یاخود بۆچی ئەم پەیکەرە لێرە بوونی هەیە. وەگەزانین لە ڕابردوودا ئەمانە بەشێک بوون لە ئیعلامی حربی یاخود بەشێک بوون لە جۆرێک لە تۆمارکردنی یادگاری و سەروەری. ئێستا کەش وەگەزانین لەبەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی ژیان و جیهانی نوێ هەمیشە داستانەکان بە جۆرێکی تر تۆمارەکرێن یاخود دەسەڵاتدار و پادشا و هەر کەسایەتێکی ترکەوە ڕۆڵی خۆیە بێ بێگومان ئەو سەروەری و ئەو کارانەی کەوا هەیەی بە جۆرێک تۆمارێکا جا لە ڕێگەی ڤیددیۆەوە بێت یاخود لە ڕێگەی تابلەوە بێت وێنەوە بێت بە هەر شتێکی تر. ئەمانش ئەم جۆرە لە بەردەنیگارانش کەوا لە بەشێکی زۆری ئەو سەرزەویایی ئێمەیە بوونیان هەیە بەشێکن لە گێڕدارەوەی ئەو داستانانەی ڕابردوو بەشێکن لە گێڕانەوەی ئەو سەرکەوتنانەی کەوا پادشا و دەسەڵاتدار و میری ساتراب و هەرێمەکان کەوا لە ناوچەکانە لە ئەنجامی سەرکەوتنێک لە حاڵەتێکی سەربازیە پاش کۆتایی هاتن بۆ یادگاری تۆمارکردنی سەرکەوتنەکانیان و هەروە بردنەوەیان لەم جۆرە لە بەردەنیگارانە ئەنەخشێنن بۆ ئەوەی کەوا هەمیشە بمێنەوە بۆ یادگاری و بەشێک من لە ڕازی سەرکەوتنی خۆیان. هەرچەندە شوێنی جوگرافیایی ئەم بەردەنیگارە تا ڕادەیەکی زۆر لە دۆڵێکا یاخود لە دەربەنێکایە کە بەشێکی زۆری بەردەنیگارەکان زیاتر لە سەرەتای دەربەنەکانە ئەم جۆرە لە پەیکەرانەمان هەیە بە هەمان شێوە ئەم تایبەتمەندیانەش لە بەردەنیگارەکەی میرقۆڵی هەستی پێکرێ وەگە بینین لێرە دەربەندێکمانەیە تا ئاگاتە گوندی زێوێ لە کۆناکرێ ڕۆژگارێک بۆی حاڵەتێکی ناجێگیر و کە بەشێک بوو لە سنووری دەسەڵاتی دەوڵەتی ئەشکانی یاخود ساسانی لێرە پێکدادانێکی ناوخۆی یاخود هەرێمی ڕوودا بێت و دەسەڵاتدارەکەی ئێرە ئەم پەیکەرەی لێرە نەخشان بێ بۆ ئەوەی کەوا وەکو سەرکەوتەکەی خۆی تۆماری بکات و یاخود بمێنێتەوە. بۆیە لێرەوە دڵنیام بەشێکی زۆری مێژوو شوێنەواری ئەمە هێشتا وەکو نەدۆزراوەتەوە بۆ هیوایەن خوێندکارانی ئێمە و دانیشتوانی سەرزەوی ئێمە لە گەشت و سەیرانەکانیانە نیگایەکی ورتر لە ناوچە سروشتیەکان کەواشن بۆ گەڕان بکەن تا بەشکۆم پەیکەرانی تری لەم شێوەیە بدۆزینەوە وەروە تا مێژووی نیشتیمانەکەمان زیاتر ڕۆشن و وەروەها ڕوونتر بێتەوە. لە کەنار پەیکەرە ڕاوەستاوە هەزار ساڵەکەی میرقۆڵی لە چیای پیرەمەگرون لە نزیک گوندی زێوێ ئێمە بەجێتان هێڵین بۆ هیواین پرۆگرامی ئەم جارەی جێوار گوزەرێکی مێژووی یاخود زانستیانەی کردێ بۆ شوێنەوار و پەیکەرە نیگارەکەی میرقۆڵی بۆ هیوایان ئێوە سووتان لێ وەرگرتێت و بۆ هیوایان هەر تاکێک لێەوە ئەو دەرفەتەی هەبێت بەوە بێت ئەم بەردەنیگارە و یاخود هەر شوێنەوارێکی تری مێژووی نیشتیمانەکەمان ببینێت تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین هەر شادبن خواتان بکەن.